بەناوی هاوکاران و کۆمەڵی کوردیوانێ بەخێراتنێکی گەرمتان لێ دەکەین بەخێبێن سەر و سەرچاوان بەڕێزانی من ئێمە وەکو کۆمەڵی کوردی هەمیشە هەوڵمان داوەکەوە هەموو تواناکانی خۆمان بخەینە خزمەتی هاونیشتیوانیان و ئازیزانمان لە وڵاتی بەریتانیا و هەرچۆن دڵنیاشم کەوە ئێوەی ئازیزیش نوێنەرانی ڕێکخراوەکان پارتە سیاسیەکان سیاسەتمەدارەکان و کەسایەتە گرنگەکانی ئەم وڵاتە هەموو هەوڵ و تێکۆشانێکی خۆتان خستۆتە گەڕ بۆ ئەوەی کەوە بە هەمومان خزمەتی ئەم وڵاتە بکەین نیشتیمانی خۆمان و کوردستان بکەین لەم ڕۆژەدا خۆمان بە خۆشحاڵ زانین وەکو کۆمەڵی کوردی کەوا توانیمانە ئەم هەموو ڕەنگ و دەنگە جیاوازەی هەر چوار پارچەی کوردستان لێرە کۆ بکەینەوانێ مەبەستی سەرەکی ئەم کۆبوونەوەیشمان دروستکردنی یەکدەنگی و هەماهەنگیە و فراوانکردنی کارە هاوبەشەکانمانە لە داهاتوودا ئازیزان بەڕێزان لەم کۆبوونەوەیەدا بۆ یەکگرتووی و بەرەو پێشچوون و پێشکەوتن و پاراستنی بەرژەوەندە گشتەکان لە ئاستنەتەوەی نێودەوڵەتیدا کە بە هەمومان بەتوانە هێزمان یەک بخەین و لەم کۆبوونەوەیەدا بێتە هەنگاوێک بۆ ئەوەی کەوا لە داهاتوودا بناغەیەکی بەهێز دیاری بکەین و دەستپێچێکی فەرمی بۆ کاری هاوبەش و هەماهەنگی بێت کە نیشتیمان پێویستی پێمان بێت هەموو خزمەتەکانمان یەک بخەین و لە پێناو ئەم نیشتیمانەدا بتوانین پێشکەشی بکەین. کۆمەڵی کوردی هەمیشە دووپاتی دەکاتەوە بۆ یەخستنینەوە ماڵی کوردی لە بەریتانیا. پێمان باشە بەڕێز سکرتێری کۆمەڵی کوردی بەڕێز کاک نزار ئامادە بێت بۆ پێشکەشکردنی وتارەکەی فەرموو. بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێزان لێپرسراوان و دامەزرێنەران و ئەندامانی دەستەی بەڕێوەبەرایەتی ڕێکخراوە کوردی جیاوازەکان بەڕێزان کەسایەتیە جیاوازەکان بەڕێزان نوێنەرانی پارتە سیاسیەکان میوانانی ئازیز و شوبرایانی بەڕێزم چەندە خۆشحاڵم کە ئەمڕۆ بە خێراتنتانەکەم بە ناوی کۆمەڵەی کوردی بەریتانیاوە زۆر گەشتبین و زۆر خۆشحاڵم کە لەم ڕۆژە پرشنگدارەیە بەیەکەوە هەندێک جارە پرسن بۆچی ناوتان لە خۆتانە کۆمەڵەی کوردی بەریتانیا ئایا ئێوە بەبێ پرسی ئێمە خۆتان هەڵبژاردووە خۆتان بە نوێنەرایەتی هەموو کۆمەڵگای کوردی ئەزانن ئێمە خۆمان بە خزمەتکار و خۆمان بەو چەترە ئەزانین کە هەموو دەنگ و ڕەنگە جیاوازەکانی کوردی تیا کۆ بێتەوە هەر ئەو ناوەشمان بە قابلی خۆمان زانی لەبەرەوەی لە سەرەتای دامەزرانی ئەو کۆمەڵەیە کۆمەڵێک ڕەنگ و دەنگی جیاواز بووین کە کۆبووینەوە ئەو ناوەمان پێویست بوو کە بەبێ جیاوازی فکر و هزری ئاینی سیاسی هەتا دوایی کۆبووینەوە بڕیارماندا خزمەت بکەین لە پێناوی تاکە کەسی کوردی کە لە سەرەتاوە دەستمان پێکرد هەتاوەکو گەشەمان پێکرد بەوەی کە پەیوەندیەکانمان دروست بکەین گەشەیان پێبەی لەگەڵ لایەنە سیاسیەکان لەگەڵ دام و دەستگا حکوومیەکان و پێشکەشکردنی هەموو کارێکی خێرخوازی هەموو کارێکی تر کە لە چوارچەوەی یاسای ئەم وڵاتەیە ڕێگە پێدراو بێت. خۆشەویستان ئێمە وەکو کورد ساڵانێکی زۆر هەموو ناخۆشی و هەموو دەربەدەری و هەموو کارێکی نامرۆڤانەمان بەرامبەر کرا و ڕاهاتووین لەگەڵ ئەو ناخۆشی و لەگەڵ ئەو زەخت و فشارە دەرەکیەیە ئەوەی کە ئێستا ئێمە پێویستمانە خۆمان ڕابێنینەوە لەگەڵ یەکێتی و تەبایی و یەکڕیزی و دەستی دۆستایەتی لە ناو خۆماندا ساڵانێکی زۆرە ئێمە هەم لەسەر ئاستی تاکەکەسی و هەم لەسەر ئاستی سیاسیش لەسەر لێواری ژیان هاتوچۆ ئەکەین و وەکو کوردەواری ئەڵێ بووینەتە تەختەی سەراو ئێستا ئەو زەمانە گوزەشت ئێمە پێویستمانە کە بچینە قوڵایی ئەو ژیانە سیاسیە و ئەو کیانە سیاسیەی کە جیهان تایە یاریەکە پێگەی خۆمان لەوەیە بەهێز بکەین و بۆ ئەوەی بچینە ئەو قوڵاییەوە پێش هەموو شتێک پێویستمان بەوەیە کە بزانین ئازار و ناڕەحەتی و دەردەسەریەکی زۆری ئەوێت بۆیە
لە هەموو کاتێک زیاتر ئێمە پێویستمان بە دۆستایەتی و بە تەبایی و بە یەکڕیزی خۆمان هەیە. کۆمەڵی کوردی بەریتانیا ئێمە هەردەم بەندە وەکو سکرتێری کۆمەڵەیە لەگەڵ زۆربەی ڕێکخراوەکانتانە من هەردەم هەماهەنگەتانم هەمدەم خۆم بە ئەندام و هەردەم خۆم بە خزمەتکاری هەریەکەتان زانی. هیوادارم ئەمە دوجار نەبێت کە کۆ بینەوە، هیوادارم کە ساڵانە یەکتری ببینین، ساڵێکی تر ڕێکخراوێکی تر کۆمان بکاتەوە، هەردەم ئێمە دەستی تەبایی و دەستی یەکێتی و یەکڕیزی و پشتگیری یەکتری بی. دووبارە بە ناوی کۆمەڵی کوردی بەریتانیاوە بە خێراتنی هەموو لایەکتانەکەم هیوای سەرکەوتن بۆ گەل و نیشتیمانە خوازم. زۆر سپاس. زۆر سپاس بۆ سکرتێری کۆمەڵی کوردی بەڕێز کاک نزار. هەمیشە کۆمەڵی کوردی و بە تایبەت لەم ڕۆژەیە دووپاتی دەکاتەوە ئەمڕۆ کاتی یەکگرتن و هەڵوێزوەرگرتنە. داواکارین لە بەڕێز سەرۆکی کۆمەڵی کوردی مامۆستا محەممەد جەلال بەرزەنجی بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتارەکەی. فەرموو. بەناوی خی گەورە و میهرەبان، منیش وەکو هاوکارانم ئەو قسەیە دەکەم، یاخوا بەخێر بێن سەرچاومان. هاتنی ئێوە بۆ ئێرە دووپاتکردنەوەی یەکڕیزی نێوماڵی کووردە. ئێمە بە تەنها هیچمان پێ ناکرێ، بە تەنها هیچیش نین، بەڵام لەگەڵ ئێوەیە هەموو شتێکی. باوەڕیشم وایە بە یەکەوە دەتوانین زۆر شت بکەین. زۆر کەس گرەوی لەسەر کورد کرد کە پەرتەوازەیە، بەڵام ئێستا بە یەکەوەی. بۆیە ئومێد دەکەم ئەم یەکڕیزی و یەکگرتنمان هەر بەردەوام بێ، بە یەکەوە بتوانین بگەینە کەنارێکی ئارام، کوردانی بەریتانیا یەک خەین لە چوارچێوەی کارێکە یان لە چوارچێوەی ڕێگایەکە یان لە نەخشە ڕێگایەکە بۆی داهاتوومان ڕوونتر و باشتر بێ. نامێ بچمە سەر قسەکانی برای بەڕێز کاک نزار، بەزەوەنە دەڵێم ئێمە وەکو کۆمەڵی کوردی بەریتانیا سەر بە کەس نین و کاریش بۆ کەس ناکەین، خۆمان وەکو خۆمان لەسەر پێی خۆمان وەستاوین، هەموو بە دۆست دەزانین و نەیاری کەسیش نین. بڕێزان، ئەم حاڵەتانەی ئەم دوایەی کە هات بە سەرگەلی ئێمەدا لە ڕۆژئاوا بەڕاستی سەلماندی ئێمە لە خۆمان زیاتر دۆستی ترمان نییە. ئەوانەی کە پێشتر دۆستمان بوون کاتێک کە گەورەتریان بینی ئێمەیان لەبیر کرد، ئێمەیان گورگانە خوار کرد. ئێستا دەمان بینی شەڕ لە کۆبانی بوو، کۆبوونەوە و هەوڵدان بۆ ڕاگرتنی شەڕ لە هەولێر بوو، بەڵام هەژاندنی شەقام و هێنانە سەرخەتی حکوومەت و دام و دەستگاکانی وڵاتان لە زۆربەی پایتەختەکانی دنیا بوو، بە پایتەختی لەندەنیشەوە، بە پایتەختی بەریتانیا کە لەندەنە و زۆربەی شارەکانی ناو بەریتانیا. ئێمە بینیمان بە چ جۆش و خڕۆشێکەوە گەنجی ئێمە، خەڵکی ئێمە، خوشکانی ئێمە، برایانی ئێمە لە شارەکانە هەموو بە یەک دەنگ هاوڕمانە کرد بژی ڕۆژئاوا و سەرکەوتن بۆ ڕۆژئاوا. هۆکارەکەی چی بوو؟ هۆکارەکەی ئەوە بوو کە ئێمە بە یەکەوە سەلمانمان کە یەکی، ئەگەر ناکۆکیشمان هەبێت لەسەر یەک ئاراستە دەتوانین کۆ ببینەوە. بۆیە جێی خۆیشی سپاسی ئەو لۆبیە گەورە گرنگە بکەین کە لە ناو بەریتانیا دروست بوو، کە ئەوانەی کە پشکی شێریان بەرکەوت لە لای حکوومەت و لە لای پەرلەمان کە یەکێک لەوانە کاک سەرباز بەرزەنجی یان بەڕابەرایەتی ئەو زیاتر سەرباز بەرزەنجی و لەگەڵ کاک ئیبراهیم دۆگۆست و لەگەڵ پەرلەمانتار فریاو، ئەمانە بەڕاستی وەکو تیمێک خزمەتێکی زۆر گەورەیان بە ڕەوەندی کوردی کرد و قەزیەی کوردیان جارێکی تر زیندوو کردەوە لە بەردەم حکوومەتی بەریتانیا، لە ناو پەرلەمانی بەریتانیا و لای ڕێکخراوە بیانیەکانی ناو بەریتانیا. جارێکی تر ئەوان بۆ مێژووی خۆیان، پەنجەمۆری خۆیان جێهێش لە وڵاتی بەریتانیا کە گەلی کورد گەلێکی زیندووە، هەرگیز ناکەوێ نە بە پارچە پارچەکردن، نە بە قەتڵ و عامکردن، نە بە دەربەدەرکردن، بەڵکو بە پێچەوانەوە زیندووتر دەبێ و بەهێزتر دەبێ. جێی خۆیەتی بەڕاستی هەمومان دڵخۆش و شانازی بکەین بە ئەو جم و جوڵانەی کە لە ناو بەریتانیا کرا. هەموو ڕێکخراوەکان بەبێ جیاوازی هەمووی بەڕاستی خزمەتی کرد، جوڵەی کرد بە حزبەکان، بە ڕێکخراوەکان، هەموو کاری باش کرا. هەمومان بێکەوە لەسەر شەقامون، کەس نەیەزانی ئەمە تامی چییە، بۆنی چیە، بنەم ڕێکخراوە کێیە، ئەوە کێیە. ئەوەی کە ئەمانزانی لە هەر چوار پارچەی کوردستان کە کوردی
یەکێکی تر لەو شانازیانە بۆ ئێمە بەڕاستی کە پشکی شێری بەر سەرپەرشتیاری سەکۆی مزگەوتە کوردیەکانی بەریتانیا کەوت ئەویش ئەوە بوو کە مزگەوت و کۆمەنیتیەکانی ناو بەریتانیا بە یەک دەنگ بڕیاریاندا کە هاوکاری کۆکەنەوە بۆ ڕۆژئاوا و هاوکاریەکانیش ئێستا سپاس بۆخوا دەگاتە شوێنی خۆی. ئێمە لەناو کۆمەڵی کوردی ماڵی کوردان لە لیدیسکوێ لە شوێنکوێلێک هەمووی بە یەکەوە بە یەک دەنگ و بە یەک ڕەنگ خەریکی کۆکردنەوە و هاوکاری بووین بۆ خوشکوبراکانمان لە ڕۆژئاوا. هەتا ئێستا ئەمانەی کە باسی دەکەین کەسمان گلەیمان لەسەری نییە، دەشزانین هەمومان ئەم کارانەمان کردووە. بەڵام ئەوەی کە گرنگە ئەمڕۆ ئێمە بۆی کۆبووینەتەوە، ئامانجی سەرەکی ئێمە لێرەکە کۆبووینەتەوە، ئامانجەکە بەڕاستی ئەوە ئێمە بتوانین لە ئەمڕۆدا بگەین بە ئەنجامێک، بگەین بە نەتیجەیەک. ئێمە ینی جێی ئەسەفا لە شارێکی وەکو بێرمینگەهامە لە ماوەی 24 سەعاتە لەگەڵ کاکە گۆڤە لە ڕۆژئاوای کورد قسەمان کرد، لە ماوەی 24 سەعاتاگە بیرت بێت 4 خۆپیشاندان لە بێرمینگام کرات. لە 24 سەعات 4 خۆپیشاندان. ئەمە ئەگەر ئێمە ئاگامان لە یەک بێت و بتوانین بەیەکەوە ئیش بکەین، یان ئاگامان لە هەر 4 پارچەی کوردستان وەکو ئێستەکە بەیەکەوە دانیشتوین، 4 خۆپیشاندان ناکەین، یەک داناکەین زۆر بەهێز کە شەقامی بەریتانیا بجوڵێنێت. بۆیە ئەوەی کە ئێمە ئەمڕۆ لەسەری کۆبووینەتەوە بەڕاستی بۆ ئەوەیە کە بتوانین لەژێر هەر ناوێکا بێت، ناو گرنگ نییە، ئیشکردن گرنگە، لەژێر هەر ناوێکا بێت ئەنجومەن بێت، یەک ریزی بێت، یەکبوونی بێت، یەک حەچیە کە ناوی لێ بنرێ. دوای ئێمە پانەڵێکی گرنگمان هەیە و هەموو شتان دەتوانن مداخەلە بکەن. مداخەلەکانی ئێوە، قسەکانی ئێوە کارەکە بە قوتر و بەهێزتر دەکات بۆی بتوانین ئەمڕۆ بگەین بە ئەنجامێک، هیچ نەبێ پێکەوەی یەکمان هەبێ بەلایانی کەمەوە لە ساڵێکە جارێک یان دوو جار بەم شێوازە ئاوا کۆ ببینەوە، لە خزمەتتان بین بۆی باشترین و چاکترین خزمەت بە ڕەوەندی کوردی خۆمان بکەین و ئەگەر خەتەرێک بەسەر میلەتەکەماندا هات، کێشەیەک لە کوردستانی ئازیز دروست بوو لە هەر پارچەیەکی کوردستان، ئێمە بتوانین بەیەکەوە بە شانازیەوە بەو شێوازە کۆبوونەوەی بۆ بکەین و وا چارەسەری بکەین. ئەگەر چی ئێمە ئەمڕۆ کۆمەڵە خۆپیشاندانمان هەن، بۆ نمونە لە لەندەن هەیە، لە شوێنەکانی تر هەیە، لە لیدز هەیە، لە بەعزە شوێن ئەمانە بەداخەوە نەیانتوانی ئامادە بن. برای بەڕێز کاک سەرباز بەرزنجی پەیامیشی دەبێت کە بەهۆی ئەو خۆپیشاندانە گرنگەی لەندەن و دواتر نامەی پێیە بۆ سەرۆگۆزیرانی بەریتانیا، ئەویش لە کۆتا کاتەکانیان نەیتوانی ئامادە بێت، بەڵام هەموو پاڵپشتی و پشتیوانێکی بۆ ئەم پرۆژەی ئەمڕۆ دەردەبڕێ. بۆ ئێمە دەبێت بەمڕۆ بە شانازیەوە بە ڕوحێکی خۆشەویستی و خوشکوبرایەتیەوە لە ئەم نوێنەرانەی کە توانیومانە لەیرە کۆ ببینەوە کە نوێنەری 4 پارچەی کوردستان، نتوانم بڵم زۆرینەی ئەحزابی کوردی و نوێنەری ڕێکخراوە کوردیەکانی 4 پارچەی کوردستان ئێستا لێرە ئامادەیە. ئەگەر لەناو ئەم سەرمایە مرۆییە گەورەی بەریتانیا ئێمە بتوانین ئەو پرۆژەیە دروستکەین، ئەو پرۆژەیە بهێنینە بوون، دڵنیا بن ئێمە دەتوانین کاریگەری زۆر گەورەمان بێ لە وڵاتی بەریتانیایە، هەروەک چۆن کاریگەریمان هەبووە لە بەنامەناردن بۆ پەرلەمانتارەکان و تەنانەت لە چەند ڕۆژی داهاتوو نامە و ناڕەزایەتی و نەخشە ڕێگای ئەم کارانەی خۆمان دەگەیەندرێتە نووسینگەی سەرۆگۆزیرانی بەریتانیا و ئەنجامەکەشیمان بە تەکید بە شێوازێکی ڕسمی بۆ دێتەوە. بۆیە بەڕێزان خۆشەویستان، من کاتان زۆر ناگرم، بەس ئەوەی کە بەلامە مهمە، ئەوەی کە بەلای منەوە گرنگە، یەکریزی نێوماڵی کووردە. حتا یەک ریز نەبین لە نێو خۆمانە قەت ناتوانین کاریگەریمان هەبێت. ئێمە پێشتر ئەوانەی کە لە باشوور بووین زۆر کۆبووینەتەوە بەیەکەوە، هەمیشە ئەو خەونەمان هەبووە لە ڕۆژێکا و لەژێر سەقفێکە 4 پارچەی کوردستان و بەیەکەوە لەگەڵ ئەحزاب و ڕێکخراوەکانە کۆ ببینەوە. دەمێک ئەوەمان وتووە، چەندین جار ڕێکخراوەکان تەکلیفان کردووە، باسمان کردووە بەیەکەوە لە کەسایەتەکانی ناو بەریتانیا باس کراوە کە ئێوە بتوانن یەک بن. بەسەراحەت جورئەتی ئەوەمان نەکردو، زانیمانە زۆر گەورەیە، ئەمە زانیمانە ئاستێکی قورسە، بەڵام سپاس بۆ خۆی پەروەردگار، سپاس بۆ پشتیوانی ئێوە لە هەر 4 پارچەی کوردستان ئەمڕۆ دەستمان بۆ ئەم پرۆژەیە گرنگە برد و بەیەکەوە دانیشتین. ومێ دەکەم هەمومان بەیەکەوە ئەو ئامانجە بپێکین کە بەیەکەوە بین لە ژێر هەر ناوێکە، بە ناوی فیدراسیۆن بێ، بە ناوی یەکبوون بێ، دووبارەی دەکەمەوە بە ناوی هەر ناوێک بێ کە ئێستا خۆمان لێ دروستی کەین بۆ خۆمان، هیچ نەبێ ئاگامان لە یەکتری بێ. هەموو ڕێکخراوێک بۆ ینی دڵنیابوون لە ڕێکخراوەکان و لە پێگەی ڕێکخراوەکان، هەموو ڕێکخراوێک پێگەی خۆی هەیە، دەستوری خۆی هەیە، یاسای خۆی هەیە، پەیڕۆ پرۆگرامی خۆی هەیە، بە شکۆمەندی و بە سەربەرزی ڕێکخراوەکان دەمێننەوە.
هەمومان وەکوێ کاری خۆمان دەکەین بەڵام ئێمە من بەشەکەی خۆم باسکەم ئەجەندای کۆمەڵی کوردی بەریتانیا هەرگیز ناسەپێنین بەسەر ئەم ئیشەیە کەیسە بەیەکەوە دروستیەکەین ئێمە خۆمان ئیشی خۆمان دەکەین بەڵام لەم لاوە ئەم پرۆژە گەورەی کە دێتە بوون دەیهێنینە بوون ئەمڕۆ کاری سەربەخۆیی خۆی دەکا لە ژێر چاودێری یان لە ژێر هەیمەنەتی ڕێکخراوەکانی ناو بەریتانیا لە هی هەر چوار پارچەی کوردستان بەیانی بڕیارماندا خۆ پیشاندان بکەین ئەگەر گروپمان هەبوو ئەگەر هەر پێگەیەکمان دروست کرد بۆ خۆمان یان لیجانمان دروست کرد لەوێ دروستی دەکەین لەوێ بڕیارە دەین کە خۆ پیشاندانێک لە فڵان شوێنەکە لەوێ بڕیارە دەین کە کەمپین بۆ فڵانە مەنتیقاکەین لەوێ بڕیارە دەین کە نامە بنێرین بۆ پەرلەمانتارەکان لەوێ بڕیارە دەین کە ئێمە زۆر شتمان کردەوە بەڕێزان بەس لەبەرەوەی پەرتەوازە بووین دیار نییە دەیان جار ئێمە نامەمان ناردەوە بە پەرلەمانتار بۆ کوێ دەستمان بۆ زۆر شوێن ڕۆشتەوە بەڵام یەکگرتووی نەبووین و ئالۆز بۆ ئیشەکانمان بۆ ئێمە پێویست ناکە ئێمە دوو چەند جار و لە هەر شوێنێکا گروپێ دروست بوون ئەمە گروپێکە و ڕێکخراوەکان کۆکەینەوە لێرە ڕێکخراو کۆکەینەوە لێ حەزب کۆکەینەوە ئەوەی کە گرنگە ئێمە ئاوا ساڵێ جارێ بەیەکەوە کۆ ببینەوە ئەم بەیەکەوە بوونە دڵنیا بن ئەمانگەینەتە کەنارێکی ئارام دەمانگەێنێتە یەک ریزیەکە هەمومان بەیەکەوە شانازی پێ بکەین جارێکی تر دووپاتی دەکەمەوە ئێمە دەتوانین بەیەکەوە بوونمان دەمانگەینێتە بەرزترین ئاست کە ئاستی سەرکەوتنە هەم بۆ ڕەوەندی کوردی لە ناو بەریتانیا و هەم بەڕاستی بۆ وڵاتی خۆشمان لە هەرێمی کوردستان و لە پارچەکانی تری کوردستان ئەو پێگەی کە لە هەرێمی کوردستان هەمانە ئاواتەخوازین بەو شێوازە بمێنێتەوە و ئەوەش کە ئێستا بە هەر ناخۆشی و هەر دەردەسەریەک هاتووە لە ڕۆژئاوای کوردستان کە خوێنی بۆ ڕژێنراوە ئاواتەخوازینەوە خۆی بمێنێتەوە ئێمە و شانازی بە دووشتی خۆمانەوە بکەین لە وڵاتانە زۆر گرنگە پاراستنی شوناسی ئاینیمان لەگەڵ پاراستنی شوناسی نەتەوەیمان ئەم دوانە بەیەکەوە ئەتوانێت زۆر شتی گەورە بکە و ئەنجام و نەتیجەیەکی باشیشی هەبێت ئومێد دەکەم جارێکی تر دووبارەیەکەمەوە برایانی بەڕێز خوشکانی ئازیز زۆر گرنگە لەم پەیامەی ئێمەی کۆمەڵی کوردی بەریتانیا بە وازەحی بگا بە بەڕێستان ئێمە دووبارەی دەکەینەوە هەتا ئێرە کە کۆبووینەتەوە ئەو کۆبوونەوەیەکە و شانازی پێوەکەین کە توانیومانە بۆ یەکەم جار بیهێنینە بوون چوارپارچەی کوردستان بەیەکەوە بین ئێمە لە خزمەت دەبین هەموو کاتێک بۆ ئەم جۆرە پێگە و ئەم جۆرە کۆبوونەوانە بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەی کە دروستی دەکەین بەیەکەوە بین یەک ریز بین دەستە ناو دەست بین هەمومان خۆمان بە ساحیبی بزانین بۆ ئەوەی کاتێکە دەمانەوێت دەست بۆ پرۆژەیەک ببین دەست بۆ دەست بۆ خۆپێشاندانێک ببین دەست بۆ هەر کارێک دەبین کە کاریگەریمان لە بەریتانیا هەبێ یەک ریزی و یەک دەنگەکەی ئێمە وا بکا کە بە خێرایی بێنە پێشەوە و هاوکار و پشتیوانمان بن جارێکی تر من دووبارە بە خێراتنتان دەکەم هاتنی ئێوە بۆ ئێرە نیشانەی یەک ریزی یەک هەڵوێستی خۆشەویستی نەتەوایەتی و هەموو نیشانەیەکی جوانە ومێ دەکەم ئێمە بتوانین جارێکی تر ئەم یەک ریزیە بپارێزین ئەو ڕێکخراوە ئازیز و خۆشەویستانی تریشمان کە ئەمڕۆ نەیانتوانیوە ئامادە بن پەیوەندیمان پێوە بکەن و پەیوەندیان پێوە بکەین لەوەی کە دروستی دەکەین بتوانین بەیەکەوە هەمومان بەیەکەوە دەست لە ناو دەست باشترین و جوانترین خزمەت بە وڵاتانی چوارپارچەی کوردستانی خۆمان و ڕەوەندی کوردی بکەین لە وڵاتی بەریتانیا دووبارە سوپاس ئەمڕۆ کۆمەڵی کوردی خۆشحاڵی خۆی دەرەبڕێ بە کۆبوونەوەی ئەم کۆمەڵە ڕێکخراو لایەنانە و ئامادەبوونی ئێوەی بەڕێز پیشانی ئەیە هەمومان یەک دەنگین یەک ریزی ماڵی کوردی کۆمەڵی ئامانجی کۆمەڵی کوردی بەریتانیایە